کۆمەڵی ئیسلامی کوردستان لە 4 ساڵی داهاتووی پەرلەماندا کار دەکات بۆ ئەنجامدانی چاکسازی لە کەرتی پەروەردە و خوێندنی باڵادا. بۆ ئەو مەبەستەش پرۆژە یاسایەکی تایبەتی ئامادە کردووە و دەیەوێت لە ڕێگەی کردنەوەی قوتابخانەی سەردەمیانە و دابینکردنی پێداویستیەکانی خوێندن و پێشخستنی پرۆگرام و بەرزکردنەوەی کوالیتی خوێندنی قوتابخانە حکوومیەکانەوە هاوکات کرێی خوێندنی قوتابخانە نەحکوومیەکانیش بە پێی ئاستی گوزەرانی هاوڵاتیان ڕێک دەخات. ئێمە دەمانەوێ سیستەمی چینویە بۆ پەروەردەبهێن نەکایەوە وەروها دەمانەوێ دەستی حزب لەم کەرتە بە تایبەتی کەرتی وەزارەتی پەروەردە و خوێنی باڵا دوور خەینەوە و لە هەمان کاتدا یاسایەکی نوێ بۆ وەزارەتی پەروەردەبهێنی نەکایە و یاسایەکی خزمەت بە تەواوی فەرمانبەران و خوێندکاران و مامۆستایانی کەرتی پەروەردە بکە وەروها حەسانە بۆ مامۆستایان دەستەبەر ببێ کە ئێستا لە حکومەتی ناوەند جێگیر کراوە. ئێمە دەمانێت لە هەرێمی کوردستانیش بە هەمان مامۆستا کە کۆمەڵێ مافی سەرەتایی و یاسایی سروشتین ئەو مافانە بۆ هەم بۆ مامۆستایان و هەم بۆ خوێندکاران دەستەبەر بکەین لە ڕێگای یاسایەکی جێگیر. کۆمەڵی ئیسلامی کار دەکات بۆ گێڕانەوەی مافە داراییەکان و شکۆی مامۆسایان، هاوکات بۆ خوێندنی باڵاش کار دەکات بۆ سربەخۆکردنی زانکۆکان و دوورخستنەوەیان لە دەستی حیزب. سەرڕایەوانەش کۆمەڵی ئیسلامی کار دەکات بۆ بردنە پێشەوەی ڕەوشی قوتابخانە ئاینیەکان و ڕێخستنیان لە چوارچێوەی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵادا. بەو پێی ئەو قوتابخانە ئاینیانە ڕۆڵ و کاریگەریان لەسەر پاراستنی بە هاوڕەوشتە باڵاکانی کۆمەلگا هەیە. من خۆم یەکێکم لەو قوتابیانەی لە مەدرسەی ئیسلامیەکان دەرچووم وە سوپاس بۆ خوا شانازی بە کالیۆرۆسیەکەمەکەم لە زانستی علومی قورئان. بۆیە یەکێ لە ئامانجەکانم ئەوەیە ئەبێتە خزمەت بە مەدرسە ئاینیەکان کە ئێمە مەدرسە ئاینیەکانمان نەما بۆیە خەڵکەکەمان عورفەکەی خۆی لێگۆڕاوە و نوێنەرەکانیان خەریکی گەندەڵین و حکومەتەکەمان دەستی کردووە بە گەندەڵی. ئەو مەدرسە ئاینانەیە پەیڕەوی جوان فێری مناڵ و گەنجەکانمانەکە گەنجەکانمانە پارێزێ لە عورفی خراپ. کارنامەی لیستی ژمارە 194 کۆمەڵی ئیسلامی جەخت لە نوێکردنەوەی پرۆگرامی خوێندن و چاکسازی دەکاتەوە لە کەرتی پەروەردە و فێرکردندا. کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی پێیان وایە لە ئاسایی 27 ساڵی دەسەڵاتی یەکێتی و پارتی کەرتی پەروەردە و خوێندنی باڵا پاشەکشەی کردووە و لە شکستێکی بەردەوامدایە. هەروەها ڕاشی دەگەێنن پرۆژەیان بۆ چاکسازی ڕیشەیی لە کەرتی پەروەردە و فێرکردن و خوێندنی باڵادا دەبێت. ئەحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.